لا وصيتي دومي پیغمبر صلى الله عليه وسلم فرمووی وأتبع السيئة الحسنة تمحها بدوای هەموو خراپەیەکدا تاوانێکدا چاکەیەکی بەدووادا بکە. پێغەمبەری خوای گەورە دەفەرمێ ئین الحەسەنات یذهبن السەیئات، چاکەکان گوناهەکان دەسڕێتەوە و ڕەشی دەکاتەوە. بۆیە کەس وا نەزانێت کە کەسێک تەقوادار بوو قەت تووشی گوناه و تاوان نابێت. هەمووی تووشی گوناه و تاوان هەردەبین براکەم، ئللا توش دەبین هەرچەندە تەقواتە بێ، بەڵام خەیر الخەتائین ئەتەوابون، باشترینی خراپەکاران چێیە؟ ئەم کەسەیە کە تۆبەی لە دوادا بکات و دائیم تۆبە سەرڕای ئەوەی کە تۆبە دەکات هەوڵ بدات دوای هەموو تاوانێک کە دەیکات چاکەیەکی بە دوادا بکات. تەمحوها، وعدی پێغەمبەرە سەڵاو سەلامی خوا لەسەر بێ کە ئەم گوناهە دەسڕێتەوە. خوایەکی زۆر ببەزەیە برا عەزیزەکانم، خوا زۆر بەڕەحمە کە ڕۆژ ئینسان گوناه و تاوان دەکات، خوای گەورە بە مەلایکەتەکانی دەفەرموێت ئەی مەلایکەتەکان مەینووسن ڕۆژ زۆری ماوە بەشک و تا ئێوارە بەندەکەم تۆبە بکات. و بە هەمان شێوەش کە لە شەودا گوناه و تاوان دەکەین پەروەردگارمان دەفەرمێ ئەی مەلایکەتەکان مەینووسن لەسەری شەو زۆری ماوە بەشک و تا شەو بەیانی دەبێتەوە بەندەکەم تۆبە بکات و پەشیمان بێتەوە. با مەویست نەبین لە ڕەحمەتی خوای گەورە و کاتێک گوناه و تاوانیش دەکەین بە خێرایی چاکە و خێر و خێرات و عیبادەتی بەدوادا بکەین.